یانەی بروسک ساڵانێکە خەونی گەیشتنەوەی باڕی زیانە گەورەکانی کوردستان لە ئێستاشدا تیپەکە تەنها یەک هەنگاوی ماوە بۆ ئەوەی لە دەستپێکی کارەکانی با خولی پلەیەک بگاتەوە. بروسێک لەم وەرزە لە خولی پلە دووی کوردستان سەرەتا با ڕاهێنەرەتی بژار ئەکرەم دەستی پێکرد، دوای 2 یاری شوان ئەنوەر شوێنی گرتەوە و 2 یاریەکەی دیکە سەرپەرشتی تیپەکەی کرد. ناوڕاستی با بڵێن خولەکە ئەو تیپە ماوەرگرت، تیپەکە دەتوانم بڵێم هەتا تەعەدەشی باش بووم، بەڵام هەندێک لە کەم و کوڕەکان ئێمە وەکو کە بە خۆمە ستاف دیتمان کەم و کوڕی هەبوو، توانیمان کەم و کوڕەکان چارەسەر بکەین، توانیمان چەند یاریزانێک بانگەش بکەین و چەند یاریزانێکیش دوور بخەینەوە لەبەرەوەی دەتوانم بڵێم لەگەر ئەو شێوازەی ئەمن دەویست بۆم لەگەم ڕێک نەدەکەتن. یانەی بروسک لە کۆی ئەم 4 یاری لەم وەرزە لە خولی پلە دووی کوردستان ئەنجامی داوە، خاوەنی 3 سەرکەوتن و یەکسانیەکە سەرجەم یاریەکانیشی لە نێو شاری هەولێر ئەنجام داوە و یەکەم یاریە گەشتی دەرەوە دەکات. ڕۆژی پێنجشەممە دەبێتە میوانی دوکان لە یاری چوونی قۆناغی کۆتایی. بەڕاستی ئێمە وەکو یانەی بروسک ئامادەکردنی تەوامان کردە بۆ 2 یاریەکە ماومانە لەگەڵ یانەی دوکان، یاریەکەمان ناو یاریگای دوکانە باش خۆمان ئامادە کردو، ئینشاڵڵا بە ئەنجامێکی باش دەوێ بگەڕێنەوە لێرەش لە یاری دومیشمان سەرکەوتو بەدەست بێن ئینشاءڵڵا. یانەکەمان یانی پێکهاتەیەکی زیاتر لاوە 4-5 یاریزانێکی مەسەلەن بە ئەزمون و یارزانی بەتەمەین تێدایە، ئەوەش پێویستە بۆ یانەکەوانە ئینشاءڵڵا بە پشتیوانی خوا و هەوڵی ئیدارە و یاریزانان دەتوانین پلەیەک بەدەست بێنین بۆ سەرکەوتن بۆ پلەیەکی کوردستان ئینشاءڵڵا بە دڵنیاییەوە. یانەی بروسک چەند وەرزێکە هەوڵی ئەوە دەدات بگەڕێتەوە ڕیزی گەورەکانی کوردستان کەوا خاوەنی 2 نازناوی خولی نایبی کوردستانە، بەڵام لە دوا هەنگاوەکان سەرکەوتوو نەبووە، هەر بۆیە بۆ ئەم وەرزە با پێکاتەیەکی لاو چەند یاریزانێکی بە ئەزمون خەونی گەیشتنە بە پلەیەک، دواتر هەنگاوی گەورەتر بۆ نایاب. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.